پیاوێکی بەتەمەن هەبوو، پیاوێکی دوور لە خوا، نوێژنەکەر و خوانەناس. ئەم پیاوە خەڵکی نەسیحەت و ئامۆژگاریان دەکرد واز بێنە لە خراپەکاری، وەرە بۆ مزگەوت، وەرە نوێژ بکە. ئەویش گاڵتەی پێیان دەکرد، دەیوت نایەم بۆ مزگەوت ئیلا بە تابوت نەبێ، مەگەر ناو تابوتا بمهێنن بۆ مزگەوت، نایەم بۆ مزگەوت، واتە بە مردووی. ئەم پیاوە خانوویەکی تازەی کردبوو، چۆبان خانۆکە قەدەری خوا بەتەما بوو، کۆمەڵی ئەشیا بێنێ بۆ ناو خانۆکە و دڵخۆش بوو، خانۆکەی لە کۆتاییدایە. قەدەری خوا لە خانۆکە کەوتە خوارەوە و گیانی لەدەستدا. بەڵام کاتێک کە بردیان بۆ نەخۆشخانە و لەوێ فەحسیان بۆ کرد، ئەم پیاوە وەکو میزەڵدان، وەکو شیشەڵدان ئاوسانێکی غەیری تەبیعی. خوای گەورە لە دنیادا کردی عیبرەت، چونکە هەتا مرد ئامادە نەبوو نوێژ بکات. هەر لە دنیادا خوا فەزحی کرد بە جەنازەیی پێش قیامەتی. خوا دەزان لە قیامەت خوای گەورە چی بەسەرا دێنێ. بەڵێ ڕاستی کرد لەو قسەدا، بە مردوویی بە تابوت هێنایان بۆ مزگەوت، بەڵام بە زیندویی وتی هەتا ماوم نایەم بۆ مزگەوت و نوێژیش ناکەم. بەڵێ ئەم پیاوە بەدبەختیان هێنا دەوروبەری مزگەوت و ئەوانەی کە لە مزگەوت بوون چەند جاری ئامۆژگاریان کرد و بوتیان وەڵای ئێمە هەر حەز ناکەین نوێژیشی لەسەر بکەین، بڕۆن زوو بیشارنەوە هەتاکو نەتەقیوە، چونکە زۆر ئاوساوە. بەردەوام بڵی خوایان ئاخرم خێرکەی. ئینسان هەرچەندێ لوتبەرز بێ، هەرچەندێ سەرکەشی بکە و خۆی بە گەورە بزانێت، بە دڵنیایەوە مادەم بینی خۆی و خوای پەروەردگار بەهێز نەکات لای خوای گەورە، وەزن و قورسایی نییە.